وەزارەتەکان لەگەڵ وەزارەتی پلانکە وەزارەتی معنیە بۆ بابەتە لە ڕێی وەکو باسم کرد لە ڕێی بەغا و موازنە کە بکرێ ئێمە بڕی 200 ملیارمان بچڕیوە بۆ سێکتەی تەندروستی ئەو من لە یەکەم جارە باسی ئەو بڕێشەکەم لەنا ئەمانەیە بەپی ئەو ڕێژەی کە داراو نسبەکە شاری گەرمیان ینی بڵین گەرمیان و سنووری گەرمیان لە ڕێی بەڕێوەبەرایەتی تەندروستی و کۆمەڵی پرۆژەی بەردەوام کە هەیە هەندێکی تازە هیچ شتێکیان نەکراوە ئێمە بودجەی خۆمان بۆ تەرخان کردووە ئینشاءالله سێ پرۆژەی گەورە هەیە کە بۆ بەڕێوەبەرایەتی گشت تەندروستی بە گرنگی زانیوە ئەو بەو بەڕە بودجەی کە بۆیان دانراوە زەم چەند 11 ملیارە نازەم 12 ملیارە شتێکی وایە لە دەوروبەری 11 ملیارەکەی ئینشاءالله پێمان وایە ئەگەر لەم ماوەیە تەصدیق کرێ لە بەغا لەمانی 4 تا 5 کۆتایی 5 ئەو بودجەی حالە ئەکرێت و ئێمە توانین کۆمەڵی پرۆژە لە هەموو شارەکان کە پرۆژەی تەندروستین و وەستاون بەڵام بەپی تایبەتمەندی مشن لێرە خەسخانی سێسە قەروێڵەیتیایە لە شوێنی کەشتێکیتیایە ئێمە دەزەک ئەو پرۆژانە ئەکەونە گەڕ و بۆ ئەم ساڵ بودجەیەکیان بۆ تەرخان کراوە.